لێبێت سڵاو لە جەنابەت زۆر سپاس هاوخەمین هەمووان بەم ڕووداوە کارەسات بارە پامیەوە چییە؟ بەداخەوە ئەمڕۆ کارەساتێکی دڵتەزیان کارەساتێکی هاتچۆ دڵتەزیان لە کەرکووگڕوویدا کە بووە هۆی شەیدبوونی چەندین هاوڵاتی و برینداربوونی چەندین هاوڵاتی و لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ شەیدەکانی ئەمڕۆ دەڕەبرین و عیلاجی زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین و لێرەوە جێگای دەستخۆشیە لە سەرۆکی حکوومەتی هەرێم کە دەرگای نەخۆشخانەکانی هەولێر واڵا کرد کە ئەم نەخۆش بریندارانی ئێرەکە لێرە چارەسەر ناکرێت بیگوازینەوە بۆ هەولێر و لێوێ چارەسەری بکەن و ئێمەش هاوکاری جدیە بین لەگەڵیان و کاراسانی زیاتریان بۆکەین ئینشاءالله ئەوەی بە ئێمە بکرێت لە خزمەتیان. تاشاوە بزانم هاتوون خوێن و بەخشن. بەڵێ هاتین ئێستا لە بانقی خوێنەکە خوێنە بەخشین و سەردانی بریندارەکان شەکەین. کاتێک ئەو هەواڵت بیست تا چەندە دڵگران بوویت؟ هەموو کەرکووک دڵگران بووە بە هەواڵە هەواڵێکی دڵتەزێنە چونکە کارەساتێکی زۆر گەورەی ناخۆش بوو کە دڵی هەمومانی تەزان بۆیە ئەم کارەساتە ئەوش لە لای خواوە ئینشاءالله ئەو بریندارانە دوعای چاکبوونیان بۆ بخوازین و ئینشاءالله شەهیدەکانشمان جێگای بەهەشتە بێت. هەچی پێویست بۆ بریندارەکان یعنی بەپێی پێویست جێبەجێەکەن ئینشاءالله ئەوەی بە ئێمە بکرێت و سەرۆکی حکوومەتی هەرێمش ئامادەی خۆیان دەبڕیەوە و نەخۆشخانەکانی هەولێرش بە گشت پێداویستەکانەوە دەرگایان واڵایە بۆ بریندارەکان. دیارە بڵێ ئەوەی کە گوێویستی بوون پایانی شاوە نەزمگەر و کەسایەتی دیارە.